ئاژەڵیش خوای گەورە دروستی کردو بە تەوازنی ژیان کاتێک کە تۆ سەگێک لە ناوەبەی دڵنیا بە لەوە سەگێک لە ناو نەبردووە کۆمەڵە شتی کەت زیاد کردووە لە بەرامبەریا کە تۆ سەگێک لە ناوەبەی شتی تر زیاکە کە سەگ هەبێ بۆ نمونە لە ناو گەڕەکەکانە لە لادێکانە لە شارەکان لە هەر شوێنەکە بێت دڵنیا بە لەوەی بۆ کۆمەڵە شتی تر دروست کراوە سەگ ئەگەر لە کۆڵانێکە هەبێت پشیلەکە مەکات ئەوە ئۆتۆماتیشی تۆ ئەگەر سەگت لە ناوبرد پشیلە زۆرە بێت ئەو کاتە چیەکە مەزبور پشیلەش لە ناوبێ ئێکە پشیلە لە ناوبرد چی زۆرە بێ مشک و جرج و حەشەراتی کە زۆرە بێ خۆی ئەو بڕیارە هەڵەیە هەر وڵاتێک بڕیاری ئاژەڵ لە ناوبردن بەرێ هەڵەیە چکە ئێمە زۆرترین وڵاتمان بینیوە هەتا وڵاتی سینمان بینیوە کە چۆلەکەی لە ناوبردووە دوایین بە ناچاری چووە لە وڵاتانی کەەوە چاونەکەی کڕیوە و هێنایەتەوە بۆ وڵاتەکەی خۆی لەبەرەوەی حەشەراتی زۆر بووە ئێمەش ناکرێت سەگ لە ناوبەرین گورگ لەجا هەر سەگ نییە سەگە گورگە پشیلێ چقەڵە ڕێویە ئەنواع باڵندێ ینی هەمی لە ناوە برێ ینی ئەمە قەتڵ و ئامێکی زۆر ناخۆشەمە لە وڵاتێکی ئیسلامی شاین و بە ناو ئیسلامین و باشە ئەگە بە ناوی ئیسلامەوە بێ ئێمە پێغەمبەرێکمان بۆ هاتووە صلی الله علیه وسلم بۆی ناردوین کە ئەڵێ ڕەحمەتەن للعالەمین ئێمە ڕەحممان هەبێ بەرامبەر بە ئاژەڵ بەرامبەر بە دار بەرامبەر بە سروش ئێمە هیچ ڕەحمێکمان نەماوە چەندین جادوگەر و سیحر بازمانەیە قاچی سەگە بڕێ دەستی سەگە بڕێ کلچی پشیلە ئەبڕێ بۆ جادو بۆ سیحرەکانی هەموویمان بینیوێمە